ئەم فیستیڤاڵە پێکاتبوو لە 40 بەشدار بوو کە بەشێکیان خانم بوون کە کاری خواردنیان ئامادەکرد بووە، بەشێکیان کاری دەستیان ئامادە بکرد بوو، وهروە هەندێک لە براندەکان کە لێرە ناساندنی خۆیانیان کرد. خەڵکێکی زۆر بەشداری فیستیڤاڵەکەیان کرد، سپاس بەخوای گەورە، و بەشێکی زۆر لە خێزانەکان هاتن لێرە کەشێکی تایبەتیان یعنی چۆنەڵی گوزەراند و هەروەها ڕۆژێکی خۆشیان تێپەڕان. و ئێمە هەوڵەدەین لەم فیستیڤاڵانەدا گەشتیاران ڕاکێشین بۆ ئەم ناوچەیە. ناوچەی شەمێران ناوچەیەکی گەشتیاریە لە ڕاستیە، و گەشتیاران بە زۆری ڕووی لە بەهاران ڕووی تێیەکەن. ئێمە دەمانەوێت لە وەرزەکانی ترا گەشتیاران بێن بۆ ئەم ناوچەیەوە جوانی ئەم ناوچەیە ببینن لە وەرزەکانی تردا. و سپاس بەخوا وا بەرەو کۆتایی فیستیڤاڵەکە ئەچین. فیستیڤاڵێکی زۆر سەرکەوتوو بووە، زۆر باش بوو. خێزانەکان دوای ئەوەی کە خواردنەکانیان تاقی کردوێتەوە، دوای ئەوەی کە هەندێک لەو کەلوپەلانە و لەو شتومەکانیان کڕیوە کە بەشێکی کاری دەستی بووە، بەشێکی لە براندە جیاوازەکان بووە، هەندێکیان ئێستا لێرە نەناو سەیرانگاکە ماونەتەوە و پشوویەک وەرەگرن و چێژ لە هێمنی و ئارامی ئەم سروشتە وەرئەگرن. و ئێمە خۆشحاڵین کە خەڵک خۆشحاڵە بەم فیستیڤاڵانە. من هەردی جەزا خاوەنی سایی کافێت، دیارە سایی کافێت لە کۆتایی ساڵی 2021 دامەزرا، و لەم فیستیڤاڵاندا ئەمساڵ بە خۆشحاڵیەوە ئەمە سێمین جارە بەشداری فیستیڤاڵەکانەکەین بۆ بەنسبەت فیستیڤاڵی شەمێرانەوە. ئێمە ڕاستە دووەم ساڵێتی، بەڵام ئێمە جاری یەکەمە بەشداریەکەین. ئەم فیستیڤاڵانە بۆ ئێمەی خاوەنکار ڕۆڵێکی گرنگی هەیە لە بەرەو پێشبردن و ناساندنی پیشەکەمان. و ئەوەی ئێمە لێرە پێشکەشمان کردو ئەمڕۆکە بریتی بۆ لە شیرینی چەند زیاتر لە 7 نەوە لە کێک، 4 نەوە لە کریپ و شەربەتە سروشتیەکان، ئایسکۆفی و خواردنەوە ساردەکان. سپاس بۆخوا بە هەناوە چوونێکی باش هەبووە بۆ ئیشەکانمان و تەڵەبێکی باش هەبووە لەسەر خواردن و خواردنەوەکانمان. جەوەکەی ئێرەش زۆر باش، یعنی شوێنی تایبەت دابین کراوە بۆ هەموو خاوەنکارەکان. و ئەمێ ئەوش بڵێم گرنگی ئەم فیستیڤاڵانە لەوەدایە کە خاوەنکارەکان ئەتوان زیاتر پیشەکان بناسێن بە خەڵکی دەرەوەی شارەکەی خۆیان، و ئەکرێ ببێتە دەواازەیەک بۆ ئەو کەسانی کە تازە دەست بە پرۆژەیەکەکە یا دەست بە مەسەلەن بەهرەیەکی هەیە لە دروستکردنی خواراکە، بەهرەیەکی هەیە ڕەنگە لێرە ئەگەر فرۆشێکی باش بکە خەڵک بە هەناوچوونێکی باشی هەبێ بۆ ئەو بەرهەمەی کە لەوێ ئەیناسێنێ ببێتە بناغەیەک بۆ دامەزرانی پیشەیەکی تایبەتی خۆی یاخو بزنسێکی بچووک. سۆران سەلاحم لەم بەروارە بەشداری فیستیڤاڵی شەمەرانم کردووە، بە براندێکی خۆماڵی بەشداریم کردووە. براندەکەی ئێمە زەیتی گلۆبە ڕۆژەیە، سروشتیە، بەرهەمی ناوخۆیە، بە پەستانی سار بەردەمیهێنی، ینی کوڵانوشتی تێناکێ گلۆبە ڕۆژەکەمان. جیهازەکانمان لەژێر پرێس و گوشینە زەیتەکە بەرهەم ئەهێنێت. کوالەتی زەیتەکەمان لە 100% هیچ مادێکی کیمیاوی حافظەمان تێ نەکردووە، واتە تەنها و تەنها زەیتی گلۆبە ڕۆژەیە، بەرهەمی ناوخۆیە، مدەیەکە بێت ئەلحەمدولیلا دەستمان کردووە بە ئیشوکار و ئێستاش وەکو پێمان خۆش وەکو ناساندنێکی زیاتر لەم فیستیڤاڵە بەشدار بێت. زەڕورە حکومەت پاڵپشت و پشتگیری ئەم بەرهەمە ناوخۆیانە بێت، هەر لە سەرەتای دروستکردنی با بڵین ئیجازات و کردنەوەی بینای کارگە و با بڵین هێنانی کارگەکان لە دەرەوەی وڵات و کەمکردنەوەی با بڵین ئەو ڕسوماتی ئاو کارەبا و زەڕیبەی ساڵان و ئەمانە زۆر گرنگە حکوومەت هاوکاری کارگە ناوخۆیەکان و بەرهەمە ناوخۆیەکان بێت. پاشانیش ئەو بەرهەمانەی کە لە دەرەوەی وڵات دێن کە کەس نازانێت لە چی دروستەکەن، زەڕورە باجی زیاتر بخاتە سەریان بۆ ئەوەی بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان ساغ بێتەوە ئەو پارەی کە لە وڵاتی خۆمان لە ناوخۆی خۆمانە سەرف بکرێت دووبارە بۆ خۆمان بتوانین بەرهەمی بێنین و پارەکەمان نەچێت دەرەوەی وڵات. من ئەمەی پێتان ئەڵێم بە دڵنیایی و پێتان ئەڵێم زەیتەکەی ئێمە زەیتی گلۆبە ڕۆژەی ڕەشە بە 2 کیلۆ. 2 کیلۆ زەیت 2 کیلۆ گلۆبە ڕۆژە 1 لیتر زەیتمانە داکێت.
توێچوی ئەم زەیتە بە گوڵۆبە ڕۆژەکەەوە بەوەی کە لە دەروی وڵات دێت باشە بە مەسروفاتی ناوکارگەوە بە مەسروفاتی دەبەکە و پاکێجین و ئەوانەوە تقریبن احتیمالەکە 4,000 ڕوبعێک بۆ 4,500 نا لەسەر معمل بکەوێت ئێمە تەوزیعاتێکین بەسەر مارکێتەکان و دابەشەکەین کڕیار بە تقریبی کڕیار 1 لیتر لەمانە بە 5,000 ئەگەوێتە دەسی یعنی ئەگاتە دەستی کڕیار بە 5,000 ناری تەبع بەڵام ئیتر موادێکە یعنی تاوڵی هیچ ئەڵێ لە 0.5 ئەوەی تیانە غەلوغەشی تیانە تەواو موادێکی تاوا دڵنیاییە بە مندی دەستم پێکرد یەکەم جارمە بەشداری ئەم پێشانگایە بکەم لەلایانی مێردەکەمەوە ئەنجا خواردنی مندیمان دروست کردو لەگەڵ نۆکاوە ترشاتمان هەیە زەیتونمان هەیە هەمووی کوردەواری خۆماڵیە دروستمان کردووە ئەوە پێگاتەکەی دەرمانی خۆی تایبەتی هەیە لە زەیتونە ئەنجا بڵێن ئینی تایە حێلی تایە دارچینی تایە مێخەکی تایە ئەم پێگاتانی تایە گۆشتی تایە مریشکی تایە هەست کەسە بە شێوازە دروستێکە ئەم خواردنە لە بەغدادەوە کە دروستەکرێ ئێستا لە مەطعەمەکان هەمووی پێشکەشەکرێ من خۆم هاوسەرەکەم شێفە لە مەطعەماتە ئەم خواردنە دروستەکە و پێشکەشی خەڵکیەکە نۆکاوەکەش دەرمانی تایبەتی خۆی هەیە بە چەوری بە گۆشتی حیوانەوە دروست کراوە ئەمجا ئەمەشیان بن دەواتەکەیشی لە کشمیشە حێلە دارچینیە مێخەکە دەرمانی تایبەتی خۆی هەیە دروست کراوە گۆشتی تێکرێ مریشکەی تر هەیە بە مریشکی برژاوە هەیە حەزی لە پیشاوە حەزی لە گۆشتی حیوانە هەچ کەسە بە ئینی خۆی